لە 24 مانگ بوو پێم وایە ئاوەکەی هەمووی گرتەوە کە تاکو ئێستا ژیراوەتەوە جار جوبارە مەتر 2 مەتر بەردەداتەوە ئاوەکە بە تەواوی گرتووەتەوە و سەتەرێ کردوتە سەری کەەوەش بەدەرە لە هەموو عرف و عاداتەکان و یاساکانی نێودەوڵەتی کە ئەو ئاوەی لە دوی سنوورەوە دێ ئاوێشی نێودەوڵەتیە لقێکە لقەکانی دیزلا دوای چەندین وتوێژ و دانوستان و ئەوانەی بڵێن جەنابی وەزیر و با بڵێن نوێنەری حکوومەت و لەگەڵ قونسولی گشتی ئێران لێرە تا ئێستا هەر وعدەوی شتێک بە ئەوە نەگەیشتووە بە نەتیجە نەگەیشتووە ئاوەکە گیراوەتەوە بە تەواوی لەو دیوی سنوور ئەوەی کە هیچ یەک تونۆکە ئاویش نایەتە هەرێمی کوردستان و بە هیواین ئەو بابەتە حەل بکرێت چووکەوە هەڕەشەیەکی خەتەرناکە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی با بڵێن شاری قەڵاتزە و ڕانیە و بە دوایی سلەیمانی و ناوەڕاست و خواروی عێراقیش ئەوە دەژێتە بەنداوی دوکان و بەنداوی دوکانیش مغەزیەکی سەرەکی ئاوی عێراقە کە نزیکەی زیاتر لە 120 ئاوی ئەوە پێکدێنێ ئاوی عێراق پێکدێنێ